ئەمڕۆژ سەرۆکی حکوومەت بەردی بناغی جۆت سعیدی بەردەڕەش هەولێر دانێت کە ئەویش پرۆژەیەکی گرنگی ستراتیژیە لەسەر ئەم پرسە لەسەر بنیادنانی ژێرخانی بوارە جیاوازەکان لەسەر دەستی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان من میوانێکم هەیە دکتۆر ئاراس قادر خۆشناو سەرۆکی سنتەری زانیاری و لێکۆڵێنەوەی ستراتیژی. دکتۆر ئەگەر بەبیرمان بێت سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لە کاتی دەست بەکاربوونی وەکو سەرۆکی حکوومەت لە پەرلەمانی کوردستان کارنامەیەکی خستە ڕوو لەو کارنامەیەدا ئاماژەی بۆ پەرەپێدانی زۆر سێکتەر و بوارداوە. ئەمەوێت لە جەنابێ بپرسم تا چەند سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان سەرڕای ئەو قەیران و ئاڵنگاریانەی هاتە پێشیتوانی ئەم کارنامەی خۆی جێبەجێ بکات. زۆر سپاس کاکە ئامر. سەرەتا من دەمەوێت شتێک با بڵێن راپۆرتێکتان پێشکەش کرد کە گوتان لەو چەند ڕۆژەی دوایی بۆ سەرۆکی حکوومەت زۆر لە دەستکەوت. بەڵام من دەمێت هەر بەرەقەمێک پێتان بڵێم ئەگەر بێت و کۆی گشتی ئەو پرۆژانێک کە لە کابینەی نوێم جێبەجێ کراوە تا ئێستاکە 582 پرۆژەیە و نزیکەی 1715 پرۆژەش لە جێبەجێکردن. واتە کۆی گشتی پرۆژەکان 2303 پرۆژە بەس لەو کابینەیە ئەوەی تەواو کراویت کرد لە جێبەجێکردندا. ئەگەر کۆی ڕۆژەکانی کابینەکە کە ئەگە 4 ساڵ و چەند مانگێکە وا حسابکەن دەکات 1600 ڕۆژ بگرە هیچ ڕۆژێک نییە کە پرۆژەیەک و شتێکی بەبەر نەکەوێتن. واتە کۆی گشتی ساڵەکە گەر بۆ حساب بکەین هەمووی بریتی وەلەوەی کە هەم پرۆژە تاوکردن هەم دەستپێکردن بە کۆمەڵک پرۆژە. بەڵام لە هەمووی گرنگترەوەیە کە تەرکیز کرا لەسەر پرۆژە استراتیژیەکان. یەکەمیان ژێرخانی ئابووری. جەنابتانە ڕاپۆرتەکان باسە ڕێگاوبانەکانتان کرد. ئێستا دەتوانین بڵێن یەک لە شانازە گەورەکانی کوردستان و مقارنە بە هەموو شارەکانی کە عێراق و تاڕادەیەکیش ناوچەکەش بەرەو پێشچوونێکی باش لە ڕێگاوبانەکان چ ئەوەی نێوان بەتایبەتەوەی نێوان هەولێر دهۆک ئەکرێت دکتۆر بڵین ئەولەویەت لە کارەکانی حکوومەت بۆ ڕێگاوبان بۆ لەم کابینەیە. ئەوەی کە کرا یەکەم شت بۆ ڕێگاوبان بوو، دووەم بۆ مەسەلەی ژێرخان ئەوەی ئاوڕۆکان بوو بۆ مەسەلەی دروستکردنی چەندین وەک باستان کرد لە ئێمە لە سەددە و لە پۆند و لەوەی کە ژمارەیان کۆی گشتی دەکاتە 43 تا ئێستا لەو 43 پێم وایە 17 لە نێوان ئەوەی بەندا و پۆند جێبەجێ کرا. ئەوی دیکەشان لە پرۆژەی جێبەجێکردن کە ئەوەش هۆکارێکن چەندین سوودی دەبێتن جگە لە سوودەکانی کە یەکەم کە دەبێت سەرچاوی پاراستنی سەرچاوی ئاوی ژێرزەوی، دووەمیان دەبێتەوە کارێک بۆ ئەوەی باشترکردنی کەش و هەوا، سێمیان بۆ گەشتیاری، چارەمیان هاتە بە بواری کشت و کاڵی بۆ هەموو ئەو بوارانە سوودێنە وەرەگرێ. ئەوە یەک لە پێشینەکانی سەرۆکی حکوومەت و کابینەکەی بوو لە بوارەدا وەتەیدا ئەنجامی زۆر بەرچاوی کردیە. دووەمیان بابەتی پیشسازی بووە. ئەوەیە کە گرنگی بە لایەنی پیشسازی درا زۆریش لە پیشسازیە گەورەکان کە ئێمە لە دەستەواژە علیمەکەی خۆم باسی ئاسایشی پیشسازی یاخود پیشسازی استراتیژیەکان دەکەین توانرا لە هەرێمی کوردستان بەشێکی زۆر لەو کارگە سەرچیانەی جا لە ئاسن دەڵێ لە چیمەتۆ دەڵێ لە شینەمەنی دەڵێ لە بەرهەمەکانی کە کشت و کاڵین بەڵام بە پیشسازی بکرێت. ئەوانە هەمووی بەدەیان پرۆژەی گەورە لە بوارەدانرا. دوای پیشسازی بابەتێککە بۆ ئەوش کشت و کاڵە بۆ یەکەم جارە بتوانرێتن کە هانی کرێکە جوتیارانی خۆمان بدرێ بە شێوازێک یەک بەرهەمەکانیان بە شێوازێک بێتن کە لەگە ستەندەراتی نێودەوڵەتی بێتن و هەم لە چاندن هەم لە بەرهەمهێنا هەم دواترێش ئاسانکاریکردن بۆ هەناردەکردنی دەرەوە بەرهەمەکان کە جەنابی سەرۆکی حکوومەت بۆ خۆی مەسەلەی مارکتینگ و بە بازاریکردنی خۆی و تیمێکی ڕاستوات بۆ ئەو بابەتە و دەرەنجامی زۆر بەرچاومەندی لە بوارانە. ئەوجا دوای ئەوە گەشتیاری بووکە زۆر باشە. دکتۆر یعنی سەرۆکی حکوومەت لە زۆر بوونەیە و لە زۆر ئەولەویەت هەمیشە تاکیدی لەسەرەوە کردەوە کە ئەبێت داهاتی هەرێمی کوردستان فرە سەرچاوە بکرێت بۆ ئەم هەنگاوە تا چەند توانیان کارەکانیان جێبەجێ بکەن و گرنگی بەم لایەن. بابەتی با من تۆزێک دقیق بووم کاکە ئامر. ئێمە کە دەڵێن با بڵێن هەرمە چەشنکردنی سەرچاوەکانی داهات مەبەستمان سەرچاوەکانی داهاتی حکوومەت نییە. یعنی داهاتەکانی حکوومەت ئەوە دیارە تو جگە لەوەی کە لە وڵاتانی تر جگە لەوەی کە ئەوەی کە ئەگە سەرچاوە چروشتەکانی تێدێنی لە دەرەوە ئەوەی تر بریتی دەبێت لە گومورگ و لە باج و ڕسومات بە جۆرەی زۆر و جۆر و هەندێک وڵات شێ ڕێژێشی ئەجگار زۆریان لەسەر باج و ڕسوماتن. ئێمە لە وڵاتی ئێمە
کەمتر ئەحتیمال لەسەوە کرایە تا ڕادێگەوان ڕێکخرایەوە کە من لەو بابەتە لەوانەیە هەندێک تێبینیش هەبێتن کە لە هەندێک بواردا لەوانەیە وەک پێویستە بیان دەکرا بە شێوازەشکەی بەڵام مەبەست فرسەشنکردنی سەرچاوەکانی داهاتە نەک بۆ حکومت بۆ خەڵکی کوردستان کە باسی ئەومان کرد حکومت دێژێرخانی ئابووری بۆ باشتر بەڕێوەچوونی هەم پیشەسازی هەم کشت و کاڵ دواترێ دێنە سەر کەرتی گەشتیاری و هەموو کەرتەکانی تر هەموو ئەوانە فراهەم دەکەن بە شێوازێک وا دەبێتن ئامانجی سەرەکی حکوومەت و ئەو کابینێ و جەنابی سەرۆکی حکوومەت چەندی جار باسی کردیە ئێمە مەبەستمانە خەڵک دەوڵەمەند بێتن پارە هەبێت نەک حکوومەت ئاگادارم چوە هەندێک خەڵک جار بەجار تێکڵاوی نێوان ئەو دوشتە دەکات کە دەڵێن هەمە چەشنکردن مەبەست هەمە چەشنکردن سەرچاوەکانی داهاتە بۆ خەڵکی کوردستان نەک تەنها بۆ حکوومەتی هەرێمی کوردستان ئەوە با وازح بێ لەلایەکدا لەلایەکی تر ئێمە شتێکمان هەیە لەوەی پێی دەڵێن کۆی گشتی بەرهەمیەوە GDP ئیناوەخۆ بڵێن کۆی گشتی بەرهەمی ناوەخۆ کە حساب دەکرێتن لە هەرێمێک یان لە وڵاتێک تەنها بۆ حساب ناکرێت بۆ پرۆسانە بۆ پارانێکی حکوومەت ئەوانەی حکوومەت و کارەکان کەمتر لە ستاسی پێکدێن ستا هەفتای بریتێلەوەی بەرهەمداری و پشکداری تاکەکان و ڕێکخراوەکان و کۆمپانیاکان و کەرتی تایبەتە لە پرۆسەی بەرهەمهێنان ئەوان چەند دەورێن هەبوو لە بەرهەمهێنان بۆ یەک لە کارەکانی جەنابی سەرۆکی حکوومەت پاڵپشتیکردنی کەرتی تایبەت بۆ ئاسانکاریکردنە بۆ ئەوەی بەشدار بن لە بەرەپێشچوونی ئابووری و لەلایەکتر زۆر گرنگە ئەوش مەسەلەی دروستکردنی هەلی کارە یعنی دروستکردنی دەرفەت و هەلی کار لە ڕێگەی بێتن لە ڕێگەی ئەوەی کە تۆ ئاسانکاری بۆ کەرتی تایبەت دەکەی ڕێگای پێدەی کەرتی تایبەت بگەشێتەوە لە کاتی گەشانەوە کەرتی تایبەت هۆکارێک دەبێت بۆ ئەوەی کە دەرفەتێکی زیاتر بۆ دامەزراندن و هەلی کار بۆ لاوانی خۆمان و دەرچوانی خۆمان دەتوانین بڕخسەین ئەوە ژێک لە استراتیژیەکان بووە و لە بیریش نەکەین چەند ڕۆژێک پێش ئێستا یاخود کەمتر لە دوومان ئەو بڕیارە بووێرەی کە جەنابی سەرۆکی حکوومەت وەک کەسێک کە مجارێ دەڵێن کە گوتار و کردداری وەکیەکن بەڵێنی دابوو کە بابەتی مامۆستایانی ئەوەی کە هەمان بوون وانەبێژ بوون زیاتر لە نزیکەی 38,000 مامۆستا هەمویان کران بەگرێ بەست لەسەر داهاتی ناوەخۆی هەرێمی کوردستان بەستمەوە قسە بکەم داهاتی ناوەخۆی هەرێمی کوردستان بۆی خەڵکێکیکە بە مزادی سیاسی نەڕێەوە لەسەر بەغدایانەسە خەڵکیکە دکتۆر ینی بابەت زۆر قسەی لەسەر بکەین بەڵام بابەتێک کە زۆر سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان پێداگری لەسەر کرد و کاریشی لەسەر کرد بابەتی بە دیجیتاڵکردنی کاروبارەکانی حکوومەت لەم بوارە تا چەند توانی ئەم کارە ئەنجام بدات و ئەم بابەتە کاریگەری بۆ داهاتووی حکومڕانی لە هەرێمی کوردستان چیە بێت لە ڕووی ئیداریەوە ئێستا یەکێک لە باڵن ئەساسیەکانی پەیوانەکردنی حکوومەتێکی سەرکەوتوو ئەوەیە تا چەند کارەکانی بە دیجیتاڵیە لە هەموو دنیا یەک لە پێوە ئەساسەکانە و یەک لە هۆکارەکانە بۆ ئەوەی کە ڕۆتین کەم بکەیەوە ئاسانکاری بۆ هەوڵاتیان بکەی ئەو کارانی کە پێشتری پێویستی بە 5 ڕۆژ دەبوو ئێستا کە لەوانە بە 10 دقە کۆتایی بێتن و دیقەت لە کارەکان هێڵیانی گەندەڵیە و شەفافیت زیاتر لە کارەکان هەمووی ئەوانە دیجیتاڵیکردن ئەو شتانە هۆکار دەبێت بۆ شتە ئەوەی لە حکوومەتی هەرێمی کوردستان ئێستا کرایە ئێمە دەتوانم بڵم تا نزیکەی 170 کارەکان خەریکە بە دیجیتاڵی دەکرێتن و فەرمانگەیەش تایبەت بە ئەو بابەتانە هەیە بەشێک لە وەزارەتەکان کارەکانی زۆر بەڕێک بوون بۆ نمونە وەزارەتی ناوەخۆ بەشی هەر زۆری کارەکانی ئێستا بە دیجیتاڵی کرایە کە ئاسانکاریی زۆری بۆ هاوڵاتیان بۆ خەڵک کردیە و بابەتی بانکی دارایی و بابەتی هەژماری من کە یەک لەو هەنگاوانەیە بۆ ئەوەی هەر کەسێکی ئێمە هەر تاکێکی ئێمە بە تایبەت سەرەتا موچەخۆران و فەرمانبەران دوای ئەوە هەموو تاچێک لەبڕێ ئەوەی ئێمە کاش بەکاربێنین بێت هەمومان کردیان دەبێت کارتێکمان هەبێت و بتوانین بەکاری ئەوانە هەموو هەنگاو بوون بۆ ئەو کارانە کە دەتوانین ئێستاکە ئێمە کەینێ هەست بە گرنگی یاخود ئەو پەرە و پێشچوونانەی لە هەرێمی کوردستان کە لەو کابینێ ئەنجامدا دەکەین کە دەی سەیری شارەکانی کە و باقی عێراق دەکەین کە ئێمە ئێستاکە لە کارەکانمان چۆن بەڕەوە دەبین ئەوان چۆنن و وەک گوتمە پرۆسە لە تاوابوونە کە هیوا دەکرێتن پێش ساڵی 2000 ینی ئەوەی کە لە مخەڵەت هەیە بۆ ساڵی 2026 کۆی گشتی هەموو مؤسساتی حکومی هەمان بە ئەلکترۆنی بکرێن و پێکەوەش ڕەبت بکرێن و بتوانێتن بەشی هەر زۆری کارەکانی هاوڵاتیان دوایە کۆمپانیاکان و ئەوانی کە پێویستیان بەکارە بتوان لە ڕێگەی ئەلکترۆنی بکرێ و کاتەش زیاتر دەتوانین بەرجەستە دەبێتن و سوودەکانی دەردەکەوێت. دکتۆر ئاراس قادر خۆشنا و سەرۆکی سەنتەری زانیاری و لێکۆڵینەوەی استراتیژی سپاس بۆ بەڕێز.